فڵاوڕێز بوویەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەت ئێوە یازەی زاین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕەزایەتی کرێکارانی وەرزی کوردستان لە ئاستکەمی حەقدەست. ناڕەزایەتی خەڵکی ناوچەی باڕۆغ لە پارێزگای ورمێ. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شرکەتی نەوتی فەلاتقاڕە لە دوورگەی لاوان. ناڕەزایەتی کرێکارانی خانەنشینکراوی مخابراتی ڕێگەی دوور لە شیراز. برینداربوونی 10 کرێکاری ئەفغانستانی لە تەقینەوەی کارگەی خشتپەزی مەرودەشت. تۆمەتبارکردنی کۆماری ئیسلامی بە جەنایەت دژی مرۆڤایەتی لەلایەن ئارژانتین. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی کرێکارانی وەرزی کوردستان لە ئاستکەمی حەقدەست. بەپێی هەواڵی گەیشتوو کرێکارانی وەرزی کۆکردنەوەی بەرهەمە کشتوکاڵیەکانی کوردستان لە ئاستکەمی حەقدەست و مەزایە ناڕازین و خوازیاری تەزمینی ئەمنیەتی پیشەیی و مەعیشەتی بوون. کرێکارانی وەرزی ئەو چینە کرێکارن کە زۆرترین زوڵمیان لێ دەکرێت و لە پارێزگاکانی وەکو مازەندەران، کوردستان، کرمان، خوزستان، سیستان و بەلوچستان لە وەرزی پێگەشتنی بەرهەمە کشتوکاڵیەکان سەردانی باخ و زەوی کەشاوەرزی دەکەن بۆ ئەوەی داهاتێکیان دەست بکەوێت. کرێکارانی وەرزی لە هاوێنداکاریان هەیە و لە پاییز و زستاندا بێکارن، بیمەیان نییە و حەقدەستەکانیان زۆر کەمە و سەعاتی کاریان نادیار. کرێکارانی وەرزی خوازیاری تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بیمەی بێکاری، دابینکردنی بیمەی دەرمانی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون، بەڵام بەرپرسانی کۆماری ئیسلامی بایەخیان پێنادەن. ناڕەزایەتی خەڵکی ناوچەی باڕۆغ لە پارێزگای ورمێ. ڕۆژی هەینی 24 خاکە لێوە دانیشتوانی ناوچەی باڕۆقی سەر بە پارێزگای ورمێ لە ئەستێکدانی ژینگەی ناوچەکان ناڕەزایەتیان دەربڕیوە. بە وتەی ناڕازیان چەندین شرکەتی حکوومەتی بە بیانووی لێدانی معدەن و دروستکردنی کارخانە، ژینگە و سروشتی ناوچەکەیان تێکداوە. ئەو شرکەتانە هەروەها چیا و کوێستانی ناوچەکەیان لەناو بردووە و بوونەتە هۆی ڕۆچوونی زەوی و پیسبوونی سەرچاوە ئاویەکان. هاوڵاتیەک لەو بارەوە وتوێتی کە چەندین جار لە ئاسکار و چالاکی ئەو شرکەتانە ناڕەزایەتیان دەربڕیوە، بەڵام هیچ ناوەندێکی دەوڵەتی بایەخیان پێنەداون. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شرکەتی نەوتی فەلاتقاڕە لە دوورگەی لاوان. ڕۆژی هەینی 24 خاکە لێوە کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە شرکەتی فەلاتقاڕە لە دوورگەی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، وەلانانی بەڕێوەبەرانی ناکارامە بەکردەوە دەراتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، گەڕانەوەی ئەو بڕەپارەکە لە ساڵانی ڕابردوو وەکو باز لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە و کۆتایهێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی نەوت بوون. ناڕەزایەتی کرێکارانی خانەنشینکراوی مخابراتی ڕێگەی دوور لە شیراز. ڕۆژی هەینی 24 خاکە لێوە کرێکارانی خانەنشینکراوی مخابراتی ڕێگەی دووری شیراز لە ئاستنەدانی داخوازیە دواخراوەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی زانیاریەکان 1300 خانەنشینکراوی مخابراتی ڕێگەی دووری شیراز ماوەی 18 ساڵە مەزایە سەنەوات و پاداشی کۆتایی ساڵیان وەرنەگرتووە. هەروەها 125 کرێکاری خانەنشینکراو بەبێ ئەوەی حەقدەست و مەزایەکانیان پەرداخت بکرێت گیانیان لەدەستداوە و بنەماڵەکانیان لە دۆخێکی خراپدا دەژین. بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشۆ گرفتی کرێکارانی مخابرات 1000 خێزانی تووشی هەژاری کردووە و دەوڵەت 40 ملیارد تمەن بە کرێکارانی مخابرات قەرزدار. مەراسمی یەکگرتووی نەتەوە جیاوازەکانی ئێران لە ئیزا. نەتەوە جیاوازەکانی ئێران ڕۆژی پێنجشەممە 23 خاکە لێوە لە شاری ئیزە کۆبوونەوە و وێڕای نیشاندانی یەکگرتووی و یەکڕێزی سەما و خۆشیان دەربڕی. بەپێی زانیاریەکان هونەرمەندان و چالاکانی مەدەنی عەرەب، بەختیاری، لۆڕ، کورد و ئازەری لە فێستیڤاڵی جێژنی یەکگرتووی نەتەوە جیاوازەکانی ئێران لە شارستانی ئیزەی سەر بە پارێزگای خوزستان بەشداریان کردووە و هەر نەتەوەیە کولتور و هونەری خۆی لە ڕێگەی پۆشینی جلوبەرگی مەحەلی و هەڵپەڕکێوە نیشان داوە.
شایانی باسە کە بەشێک لە ژنانی چالاک لەو مەراسمەدا کەلوپەلی بەرهەمهێنراوی ڕەسەن و خۆراکی خۆجێی ناوچەکەی خۆیان پێشکەش بە گەشتیاران کردووە. برینداربوونی 10 کرێکاری ئەفغانستانی لە تەقینەوەی کارگەی خشتپەزی مەرودەشت. ڕۆژی هەینی 24 خاکەلێوە تەقینەوەیەک لە یەکێک لە کوورە خشتپەزیەکانی شاری مەرودەشت ڕوویدا و بەهۆیەوە 10 کرێکاری ئەفغانستانی بریندار بوون. بە وتەی وەرژانسی شارستانی مەرودەشت ڕووداوەکە کاتژمێر 6:23 بەیانی بەهۆی تەقینەوەی گاز لە شوێنی پشودانی کرێکارانی ئەفغانستانی ڕوویداوە. لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 10 کرێکار بە سەختی بریندار بوون کە باری تەندروستی دوو کەسیان ناجێگیر. کوژرانی دوژنی دیکە لەلایەن هاوژینەکانیانەوە لە تاران. لە ڕۆژانی ڕابردوودا دوژنی دیکەی خەڵکی تاران لەلایەن هاوسەرەکانیانەوە بە شێوەیەکی وەحشیانە کوژراون. بە پێی زانیاریەکان ژنێکی تەمەن 40 ساڵی خەڵکی تاران لەلایەن هاوژینە تەمەن 45 ساڵەکەی بە بیانووی پاراستنی شەرەف و نامۆز بە چەقۆ کوژراوە. شایانی باسە کە بکوژەکە پاش کوشتنی ژنەکەی سەردانی فرۆشگای سەرشەقامی کردووە و خاوەن دوکانەکەی بە بیانووی پەیوەندی لەگەڵ هاوسەرەکەی بە سەختی بریندار کردووە. لەلایەکی دیکەوە پیاوێک بە بیانووی نامۆز ژنەکەی بە چەقۆ کوشتووە و تەرمەکەی لە دەرەوەی شاری مەلارد بە خاک ئەسپەردە کردووە. جێگەی ئاماژەیە کە بکوژەکە پاش دەست بەسەربوون دانی بە تاوانەکەی داناوە و شوێنی شاردنەوەی تەرمی ژنەکەی پیشانی پۆلیس داوە. دژایەتی پزیشکی دادی تاران لەگەڵ مەرەخەسی دەرمانی ڕەزا ئەقدەسی. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ پزیشکی دادی تاران لە حکمێکدا لەگەڵ پێدانی مەرەخەسی دەرمانی بە ڕەزا ئەقدەسی چالاکی کرێکاری بەندکرا و نیشان داوە. بە وتەی چالاکانی مەدەنی ڕەزا ئەقدەسی کێشەی بیستن و نەخۆشی دەرونی هەیە و چەند ساڵ لەوەبەر بە هۆی کێشەی دەرمانی منداڵە نەخۆشەکانی تووشی خەمۆکی سەخت بووە. ئەو چالاکە کرێکاریە پێویستی بە دەرمان لە دەرەوەی زیندان و دوورخرانەوە لە گوشاری عەسەبی هەیە، بەڵام بەرپرسانی زیندانی ئەڤین و پزیشکی داد لەگەڵ پێدانی مەرەخەسی دەرمانی بۆ بەندکراوە دژایەتی دەکەن و ئێستا گیانی لە مەترسی جددیدا. تۆمەتبارکردنی کۆماری ئیسلامی بە جەنایەت دژی مرۆڤایەتی لە ئەرژانتین. دادگایەکی وڵاتی ئەرژانتین ڕۆژی هەینی 24 خاکەلێوە ڕایگەیاند کە توانیویانە بیسەلمێنن کە کۆماری ئیسلامی بە هاوکاری حیزبوڵڵای لوبنان گەورەترین هێرشی تێرۆریستیان کردوتە سەر ناوەندی یەهودیەکان لە وڵاتە و بوونەتە هۆی گیانەدەستدانی دەیان کەس. ئەو دادگایە کۆماری ئیسلامی بە دەوڵەتێکی تێرۆریستی ناوبردووە و ڕژێمی ئیسلامی ئێرانی بە جینایەت دژی مرۆڤایەتی تۆمەتبار کردووە. بە پێی بڕیاری دادگای ئەرژانتین کۆماری ئیسلامی لە ساڵەکانی 92 و 94 زاینی هێرشی تێرۆریستی کردوتە سەر سەفارەتی ئیسرائیل و ناوەندی یەهودیەکانی ئامیا لە بۆینس ئایرس. قازی پەروەندەکە دووپاتی کردەوە کە کۆماری ئیسلامی ئێران پلانی ئەو هێرشانەی داڕشتووە و بووەتە هۆی گیانەدەستانی 87 کەس و برینداربوونی 300 کەسی دیکە. وا دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی چڕی ئیسرائیل بۆ سەر چەند ناوچە لە غەزە و کەرانەی باختەری. ڕۆژانی پێنجشەممە و هەینی 23 و 24 خاکەلێوە ئەرتەشی ئیسرائیل هێرشی کردە سەر چەند ناوچە لە کەرتی غەزە و کەرانەی باختەری و بەهۆیەوە دەیان فەلەستینی بوونەتە قوربانی. بە پێی راپۆرتەکان فەرماندەیەکی گوردانی ئەلقەسام لە هێرشی پەهبادی ئیسرائیل لە کەرانەی باختەری کوژراوە و کەسێکی دیکەش بریندار بووە. هەروەها بەهۆی بردومانی ئۆردوگای نەسیرات، خان یونس و ڕەفاح لە کەرتی غەزە چەندین فەلەستینی گیانیان لەدەستداوە و ژمارەیەکی دیکەش بریندار بوون. لەلایەکی دیکەوە ڕۆژی پێنجشەممە بنکەکانی حیزبوڵڵا لە باشووری لوبنان بە سەختی بردومان کراوە و هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باز لە کوژرانی چەندین ئەندامی ئەو گروپە دەکەن. جێگای ئاماژەیە کە وەزارەتی بێهداشتی غەزە لە نوێترین راپۆرتی خۆیدا ڕایگەیاندووە کە ڕێژەی قوربانیانی هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە بۆ 33634 کەس بەرز بووەتەوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەتە.